سڵاوی خوای گەورەتان لێبێت ئەزیزان و خۆشەویستان. من دکتۆر ناسەحم پسپۆر لە حیزبی ئیسلامی. خۆشحاڵە بم کە لە زنجیرە باسێکی تەنها یەک خولەکدا بۆ ئەوەی کە کۆمەڵێ پەیف، کۆمەڵێ پند، کۆمەڵێک ئامۆژگاری، کۆمەڵێ ئەزمون لە ژیانی خۆمان و لە ژیانی هەموو زانایان و پەیوی ئەوان لەبارەی خێزانی، مامەڵەی هاوسەری و هەروەها پەروەردەی مناڵ و مامەڵەکردن لەگەڵ خودی خۆماندا ئەنجام بدەین. لە دنیای سەرقاڵی ئەمڕۆ زۆر بەمان کاتی ئەومان نییە کە گوێ بگرین لە ماوەیەکی زۆر، بەڵام لە ماوەی یەک خولەکدا دەتوانین پندێک یاسایەکی پەروەردەی، یاسایەکی مامەڵەی ژن و مێردایەتی و هاوسەرێتی بدەین بە دڵ و دەروون و گوێی ئێوەی بەڕێز و خۆشەویستە. هیوادارم هەموو لە یەک پشگیریمان بن بۆ ئەوەی کە ئەم پەیفە جوانانە بڵاو بێتەوانێ کە بە ناوی وانەکانی ژیان پشت بەخوای گەورە لەگەڵ ئێوەی بەڕێزا دەبم. زۆر سپاس بۆ هاوکاریتان و بۆ بڵاوکردنەوەی پەیفەکان. وەسەلام عەلەیکوم.